سیمان بەخێر بێی شێرێکی کوڕ بەخێر بێ بەخێر بێی شێرێکی کوڕ بەخێر بێ باشە دەنگ ئەگەر شتێک هەبوو لە دەنجی پێم برن بە چارەسەریکەم ئەوڕۆ هەر پرسیارێک شتێکتان هەیە دەتوانن بیپرسن وەڵامتان دەدەم باڵێتی شت بزانیت 120 سڵاو بێت و شاک شاخەوان شێرێکی کورد نەخێر پلەیستێشن 5 نییە جارە بە پلەیستێشن 4 وەزعەکەمان بەڕێ کردیە جارە بە پێویستم نەزانێت پلەیستێشن 5 بکڕم جارێ سعرەکەشی زۆرە ئەوەندەی پێ نادەم بەخێر بێ کاگران حەز دەکەم باسی چ بابەتێکی بکەین ئەوڕۆ بەتەما بووم ڤیدیۆی نرخەکانیش بکەم ببرن مەبەستم ڤیدیۆی هەواڵەکانیش بکەم چکە ڤیدیۆ نرخەکان نازانم کەنجێریەکەم جارێ دیار نییە چکە ڕەمەزانە بەخۆتان دەزانم وەختەکان نازانم چ وەختێک بچم لە بۆ ڤیدیۆی نرخەکان باشە لە بۆ ڤیدیۆی هەواڵەکانیش ئەوڕۆ بەتەما بووم داینێم بەڵام ئەمشا هەواڵەکانم کرد هەواڵەشی زۆر کەم هەبوو لە چاوەی کە چاوەڕوانم دەکرد ئەو هەفتەی هەواڵەکان زۆر کەم بوون ئەگەرە بەتەما بووم دوونەی داینێم خۆی دوونێ بەتەما بووم ڤیدیۆی هەواڵی دانێم جومعە بوو بەڵام مەجاالەکە نەڕەخسا یەکەم شت دوێمیش هەواڵەکان کەمە ئیشاڵڵە سبەینێ ئەو شەو ئەو هەواڵانەی کە هەیە ئامادەی دەکەم سبەینێ زوو ئیشاڵڵە ڕیکۆردی دەکەم و لە شەوەکەی دایدەنێم شێرێکە کورد لەوە پلەیستێشن یان ئێکسبۆکسی ئەم هەردووچ بەکاردێنم ئێکسبۆکسی 360 بە زوڵوان و سیریەسم نییە لەبەرەوەی جارێ پارەم نەبوو بیکڕم جارێ ماوەشکی شاڵەوانیش دەکڕم ئەگەنا هەردوو نوۆچێکە لە بۆ من نیتاندۆیەکانیش بەشێکی زۆری کۆنسۆلەکانی نیتاندۆشم هەیە سیریەس ئێکس نرخی نازانی ناوەڵا ئێستا ساوی سیریەس ئێسی نازانم ئەگە ئێکسین بەس ئەوەندەی بزانم سیریەس ئێکس هەر لە دەوری 640 دلار 650 دلارێکە سیریەس ئێسەکەشی لە دەوری 280 290 لە بۆ GTA 4 ریماستەرەکەی دەنگۆیەک هەیە بەس جارێ 100% نییە چکە ڕۆکستار بەخۆی ڕای نەگەیاندێ ناتام قسەی وای لەسەر بکەم ئەگەر دەنگۆ هەیە کە دەڵێن GTA 4 ریماستەر دەکرێتەوە سێتاپەکەم وڵی شتێکی زۆر سادەیە سێتاپەکی وا مهم نییە ژووری نووسن و ژووری گەیمێک بۆم تێکەڵە وڵی هیچیش ناکەم هەر بە ئیشیتی و قوتابیشم پۆلی 12مە ئەو ماوەی لە بای ئیمتیحانات و شتیشم هەبوو هەفتەی ڕابردوو لەباندی مەجای ڤیدیۆشتم بیزنم عاچی نەبووە لەباندی هیچ ڤیدیۆکم دانێ ئەو ماوەی ئیشاڵە لەمەوە دووە ئەوەندەی مەجالم هەبی ڤیدیۆی دادنێم چکە دەبی بشخینم دەبی وەختەکانی خۆم دابەشکەم لە بۆ خوێندن و لە بۆ ڤیدیۆ لەبارە هەندێ ئەوڕۆ حەزم کرد یانی لایڤەکتان لە بۆ بکەمەوە لە بۆی هەرچ پرسیارێک شتێکتان هەبی ئاراستەمی بکەن و تاوەکەمیش بتانم بە پێی توانە جوابتان بدەمەوە چکە ئەم هەتا ئێستا لایڤم نەکردەوە یەکەم جارە با بم وەڵای فەرمان بەرە لە دەربەندی خان بە 650 هەر لە هەولێریش بوو هەر لەو سەعرانەیە سڵاو ڕێزشمێن لە بۆ خەڵکی دەربەندی خان ئیسماعیل گەیمجی سڵاو لە توش لە بۆ مەسەلەی
پلیستشن پلەسە نوێیەکەشی سۆنی ویستم قسەی لەسەر بکەم کە ئەو پلیستشن پلەسە لە زەرەر و زیانەکانی یعنی چ جیاوازێکی هەیە لەگەر ئەکسبۆکس گەیم پاس ویستم باسیەوەی بکەم دەبا بە ڤیدیۆ دەمویست باسیکەم بەڵام ئەو شوهر لایڤمان کردیتمانەوە لێرەوە باسی دەکەم پلیستشن پلەسەکە خۆمان دەزانین کە سێ بژاردەمان هەیە لەبەوەی کە بیکڕین یەکەمینیان پلیستشن پلەسی ئاساییە هەروەکو پێشتر مانگانەی بە $10 هەروەکەوەی کە پێشتر هەبوو ماگانە چەند یاری کە دەدات لەگەر یاری ئۆنلاینەکە نەتوان یاری پێ بکەیت هەروە بژاردەی دووەمیشان کۆمەڵە یاریی پلیستشن 4 و PS5 لۆ دەکاتەوە چی گەیم پاسی کە دەتوانی یاری پێ بکەی و هەروە بژاردەی سێمیشان یاریەکانی پلیستشن 1 هەتاوەکو PS5 دەدات تەنها پلیستشن 3 ناتوانین داونلۆدیان بکەی یاریەکان ئەگەنایی کۆنسڵەکانی پلیستشن 1 2 PSP هەمووی دەتوانین داونلۆد بکەی هیچ کێشێکی نییە سڵاو لە توش دە کورد گەیم لە بۆ ئەکسبۆکس سیریس S یان PS4 Pro لە بۆ کوالیتی طبعا ناتام چکەم PS4 Pro بەکارنینە نازانم کوالیتی بزەبت کۆ 4K دەداتن سیریس S ئەوەندەی بزانم 4K نییە بەڵام ئیشت بە 4K نابێتەنە تو گەیم پاسەکەت هەیە بە 2K دەداتێت چکە ئێستا زۆربەی گەمەکانەگە بیکەیە 4K 30 FPS زیاتر ناداتێت بەڵام سیریس S بەبێ مشکلە 6 FPS یاریەکانیش پێ دەکاتن ئەوەندەی بزانم نە ئەوم بەکارینیان هەیەش PS4 Pro-ەکە ناتوانم بڵێم هێزی چەندە یان کۆکو نییە چکە بەخۆم بەکارمێنە PS4 Pro طبعا لە بۆ کوالیتی بەقوترە بەڵام ئەگەر بتێتن کۆنسۆلی بکڕێستا یان PS5 بکڕا ئەگەر توانات هەیە ئەگەر دەتێتن ینی لە کنیشت مهم نییە یاری نوێ دەردەچی دەرناچیتن ئەو کاتی PS4 سلیم بکڕە هیچ مشکلت نابێتن مەچۆ هەموو پارێ بە PS4 Pro بدەی چکە ئێستا نرخەکەی یەکجار فەرقی هەیە بەو نرخەیوی ئەگەر ئەکسبۆکسیشت دێتن ینی ناتوێت پارێ بەگەمە ماگانە گەیم پاسەکەی بەکاربینی بڕۆ ئەکسبۆکسی سیریەسەجی بکە هیچ مشکلت نابێتن نرخەکەشی گونجاوە ناوەڵە حەزم لە ئەوروپای نییە لە بۆ سەفەری احتیادی حەزم لێیە باست حەزم لێ نییە بڕۆم لێندەر ببینێمەوە زۆر سپاس دەکەم کاک شاخەوان لەسەر پلیستشن پلەسە نوێیەکان کە خزمەتگوزاریەکەی سۆنی چ جیاوازیەکی هەیە لەبەر چ لە گەیم پاسی خراپترە لەبەر چش لێوی باشترە لە بۆ خراپیەکەی لە ڕووی خراپیەوە پلیستشن دەڵێتن یاری ئەکسکلوسیڤەکانی خۆمان ئەوانەی کە تایبەت دۆخان وەکو God of War ئەنچارتدە The Last of Us زۆربەی یاریە بەقوتەکان کە خۆمان دەزانین ئەکسکلوسیڤی خۆینە دەڵێتن نایەتە یەکەم ڕۆژ لە PlayStation Plus بەردەست نابێت بەڵام ئەکسبۆکس هەر یاریێک کە ئەکسکلوسیڤی خۆی بیتن یەکەم ڕۆژ لە گەیم پاس بەردەستی دەخا ئەوەیە لە ڕووی پێشکەوتن ینی باشتربوونی گەیم پاس لە PlayStation Plus لە چ ڕوویەکیشەوە پلەسەکە لە گەیم پاسی باشترە زیاتر لە 340 یاری PlayStation 1 و PlayStation 2 PSP دەداتێ لەگەی PlayStation 3 بە ستریمینگە هەروە نزیکەی 740 یاریە شتێکی لەو بابەتە بوو کە باسمان کردبوو کە یاریەکانی PlayStation 4 و PS5 تێدایە کە ڕێژی یاریەکی زۆرە بزان بە هەمووی 700 غەڵە نەبوو کە غەڵەتم نەکردێتن طبعا گەیم پاس سەرکەوتووە ئەم بەخۆم ماوەک بوو گەیم پاسم لە PC بەکاردێنە بەڵام ئێستا بەکاری نێن پێویستم پێی نییە PlayStation Plus ئەتوو ئێستا گەیمەرە کۆنەکان زیاتر حەزیان لێ ئەوانەی کە PlayStationی بەکاردێن لە بۆ نیعمەتە لەبەرەوەی کە پێشتر حەزیان دەکرد گەیم پاسی یان شتێکیان هەبێتن کۆمەڵە یاریەکی ماگانە پڕپارەیەکی بدەن زۆربەی یاریەکانیان لە بۆ تۆ بەتایبەتی یاریەکانی PlayStation 1 و PlayStation 2 PSP و PlayStation 3 یاری زۆر بەقوەتی هەیە کە زۆربەی گەیمەرانی PlayStation دەیانگوت لەبەر چ بارکۆد کۆمپاتیبڵیتی ناگەڕێتەوە کە بەخۆی دەنگۆ هەبوو پێشتر دەیانگوت پێشەوەی PS5 بڵاو بکەوە دەیانگوت PS5 بارکۆد کۆمپاتیبڵیتی هەیە
لە بۆ یاری کۆنەکانی لە پلەیستێشن یەکەوە تاوەکو PS4ش بارکۆد دەکاتن یاریەکانیش دەخینتەوە بەڵام بۆ نەبوو لە بۆ کەسێکی وچی من کە پلەیستێشنی بەکارێنم حەز دەکەم و خزمەتگوزاری بەکارێنم هەتا ئێستا پڵەسم بەکار نەهێنایە هەتا ئێستا پارەم بە پڵەسی نەدایە بەڵام لەوانەیە ئەگەر خزمەتگوزاری بێتن جۆری سینەمەکەی دەکڕم ئەوانەیە یاریە کۆنەکانیش تێدایە کلاسیکەکان چکە حەز دەکەم یاری کلاسیکەکانیش لەسەر کۆنسڵەکەی خۆم تاقی بکەمەوە لەسەر PS4 تاقی بکەمەوە چکە جارە بەتەمای PS5 نیمە نازانم کەنیش دەیکڕم لە بۆ گەیم پاسیش تەبعاً گەیم پاس نارم خراپە چکەویش یاریەکانی ئەکسبۆکسی ئۆریجیناڵی تێدایە ئەکسبۆکس 360 تێدایە وانی تێدایە لە بۆ سیریس X و S دەخینتەوە ئەوان هیچ کێشەیەکت نابی وەروە لە بۆ کڕینی کۆنسڵیش کۆنسڵە نوێیەکان ئێستا ئەگە ئەکسبۆکسی دەتەوێت بکڕی وانی بکڕی وەنەکەی مەکڕە هەندێک پارێ باە سەری سیریس S پێ بکڕە زۆر باشترا لەبەوەی هەتاوەکو 7 ساڵی دیکەش یاری لە بۆ دێتن هیچ کێشەیەک ناوی بەڵام وان هەرەوە 1-2 ساڵەیە یاری لە بۆ دروست ناکرێت هیچیت کە بەرەبەرە یاریەکانی لێکەم دەبتەوە گەیم پاسەکەی دەمینێتە بەڵام یاری نوێی لۆ زیاد ناوی ئەگەر کاک شاخەوان ئەگەر ئەتوو ئەکسبۆکس وان تێدەتوێت بیگۆڕ لە بۆ سیریس ئەکسی ئەگەر حەز لە دیسشی ینی یاریەکان بە دیس بکەوت کواڵێتێکی باشترت بەدەستکەویتن تەبعاً سیریس X باشترە بەڵام ئەگەر ئەتوو بارەکی بەریداریایت باشە و وەروە دەتوانیت سیریس X بکڕی بۆنە هیچ مشکلەکی نییە و زۆرش باشە بڕیارێکی باشە بەڵام ئەگەر تو باریدارایی باش نیە دەتوێتن ئەکسبۆکس وانەکەت بگۆڕی لە بۆ سیریسی S بکڕی باشترە لە بۆی نرخەکەی هەرزانە ئەو لە بیریشم چوو لە پیجی دایبنێم با لایڤەکەی شێرکەی لە پیجیش لە بۆی کەسانێکی زیاتر سوود لە لایڤەکەی ببینن بەر ئێستا لە لایڤ لە گروپەکانی دیکەش بەڕێزی کاکە شاخەوان دڵی کلاسیکمان ئەگەر لە بۆ پلەیستێشن 4 و ئەکسبۆکس وانی دێڵێ تەبعاً ئەگەر ئەتوو حەز لە یاریەکانی ئەکسکلوسیڤەکانی پلەیستێشنیە پلەیستێشنی بکڕە ئەگەر حەزشت لە ئەکسکلوسیڤەکانی پلەیستێشن نییە ئەکسکلوسیڤەکانی ئەکسبۆکسە یان گەیم پاست زیاتر حەز لێ ناتوێت پارەی زۆر بە یاری بدەیت ئەکسبۆکسی بکڕە ئەکسکلوسیڤەکانی پلەیستێشنی وەکو چی وەکو God of War ئەنچارتد The Last of Us تۆنێک یاری ئەکسکلوسیڤی هەیە ئەویش بەڵام ئەگەر گوێ بۆ یاریان نەنادەیت ئەکسبۆکس وانەکەی بکڕە زۆر باشترە وعليك السلام باور زنزي بخير بي بيجي لجروبي دايبني لجروبي ستار جيمرز اوته ببرێن ئێستا وەڵامی پرسیارەکانیشتان دەدەمەوە پرسیارشت نهاتیە باشە کێشەمان نییە ئەگەر لە سەر یاریەک شتێکیش پرسیارتان هەیە بیکەن زۆر ئاساییە وەڵامتان دەدەمەوە بە پێی توانە ئەگەر هەر شتێک بیزانم جوابتان دەدەمەوە Infinity World ئەوەی پلەیستێشن 2 دەری دراگن بۆڵزەکەی پلەیستێشن 2
ئەگەمە بەست ئەوە کردیتم تەواویشم کردێ زۆر ڕاقی بوو چیرۆکەکەی ینی چەند بەشێکی بە کورتی باز دەکرد زۆر یاریێکی بەقوتی بە ڕێزی دیندارجان لەبۆ یاری ئۆنلاین لەبەوەی بەخۆم بە حکومی یاری ئۆنلاین زۆر ناکەم بەڵام ئەگەر حەزیشم لێبیتن یاری ئۆنلاین بکەم ئەموو یاریەکان خۆشە بەس بۆ دەرەجەی نییە بەڵام لەبۆ یاری ئۆنلاینێک حەز بکەم زۆر بیکەم وارزۆنی جار و باردێکم ئەگەر یاری ئۆنلاین زۆر ناکەم بە ئام یارێک سینگل پلەیەری هەبیت و ئۆنلاینی هەبیتن بە سینگل پلەیەرەکەی دەکەم وڵی کاک دیندارە لەبەرەوەی مەجای ڤیددیۆم زۆر نییە ئەو ساڵ سەفی شەشم دوم ساڵمە نامەوەچی پارم لێبێتن بە پێی کات یعنی مەجالێکی کەم هەبیتن ڤیددیۆی دەکەم ئەگەر مەجالم نەبیتن ناتان ببورە بەڵام هەتە پێم کرابیتن ینی هەر مەجالێکی کچکەشم بەبووی ڤیددیۆم کردە بەنامی ئەتەرێکس دوو بەکارهێناوە هەموو یاریەکانی PS2 دەکرێت بێخە ڕاستە تەمان بەکارم هینە هەر لە ناو مۆبایلەکەشم هەیتم ئەوە هەموو ئیمولەیتەرەکانمان بەڵام نازانم ئەگەر دیار بیتن بە ئیمولەیتەرەکانمە ئێتەرێس ئەکسی تووشی تێدایە یاریەکانی ئەوانەی کۆنسڵانی کە لە بەردەستم نییان هەر کۆنسڵۆشکە لە هەم بیتن یاریەکەم ئۆرجینال نەبیتن زۆر جاریوا هەیە لە مۆبایل دێکم زۆرش پێم مرتاحم چکە مۆبایل هەموو کەسێکمان کە مۆبایلمان لە بەرشیدا دەتوانین یانی ئەگەر بچینە سەفەرێک یان جێیەکی هیچ شتێکەکەن نەبی کۆنسڵۆک شتێک دەتوانین یاریەکان بە ئیمولەیتر لە مۆبایلەکەی خۆدانی چێژێکی باشی وەردەگرێت زۆر یاری هەبووی کۆنسڵەکان ناو کۆنسڵەکان تەواو نەکرێەوە لە مۆبایل تاوام لە مۆبایل تەماشاکەم باشترە زۆر وردێکی بۆردی کوردەکەی زۆر بە خراپی دەنووسرێتن لە سەر کۆمپیوتەر کاک ئەحمەد گەیمی هەژار دەڵێ باسی جۆکەری پلەی چواری بکە باشە وە پرۆیەکەی جۆکەر دەکرێت تەبان هەموو ڤێرژنەکانی پلەیستێشن 4 ئێستا جۆکەری لە هاتیە بەڵام جۆکەری 9.0 تەنها لە بازاڕی جۆکەری دەکەن وەزام ئێستا نازانم ئەکید نیمە 9.3 لۆ هاتیە یان نا 9.03 ئەوبزانم جۆکەری ویشان بۆ بزانم لۆ هاتیە بەستەکی نیمە ئێستا جۆکەرەکانی پلەیستێشن 4 ئێستا کاتو جۆکەری دەکەی ناتوان یاری بە ئۆنلاین بکەیت ئێستا وەکو یاریەکانی پەبجیە وارزۆنە فۆرنایتە یان یاریەکانی کە لە ناو خۆشیان چیرۆکیەکانیش ئەوانەی کە ئۆنلاینیان هەیە ناتوانین بە ئۆنلاین یاری پێ بکەیت وەکو کە کۆنسڵەکەت بە ئینتەرنێت ڕەبط نەکراوێت هەر ناتوانانی ڕەبتیشی کرد ئینتەرنێتەوە ئەگەرنا کار ناکاتنیان بان دەبێ ئەکاونتەکە بەڵام لە بۆ جۆکەر هیچ مشکلەی نییە پێم باشە ینی ئەگەر کەسێک نایەتم پارەشی زۆر بە یاری بداتن حەزی بە یاری ئۆنلاینەکان نییە بۆنە جۆکەری بکە زۆر باششە هیچ شێشەیەکی نییە هەرزانیشە یاریەکانیان بە 2003 دای دەنێن زۆر سپاس دەکەم کاکە دیندار تۆکسیک AR سلام مەمەژیان یاری the day before چۆنە بەلاتەوە سلااو لە توش کاکە تۆکسیک the day before کامێک من لە یاریکە کردووە زۆرم لێ نەکردە بەڵام یارێکی جوانە لە بۆ مۆبایلی یارێکی باش ینی ئاستەشی باشی هەیە گرافیک و شتەکانیشی گونجاوە چکە یاری مۆبایل ناتوانرێت لۆ گرافیکە زۆر بەرزتر بکرێتەوە هەموو مۆبایلێک بەرگەی ناگریتن تەنها مۆبایلە ئاز بەرزەکان دەبیتن کە کەمێک بەرزتر دەکرێتەوە لە بۆیان کاکەڕەوە درێ باشە کاکی ئیسماعیلە من یاریەکانی ئیمولەیتەر لە مۆبایل ئاز بەرز دەکەم لە پۆکۆ ئێکس3 پڕۆ پێشتر 6 FPS بوو ئێستا هەندێک خاو بووە لەگەڵ ڤێرژنی ئەندرۆید 13
کاندری 13 هاتیە ئاگدار نیم ئەوروزان 11 12 لە بۆ ئیمولیتر ئەمش پۆکۆ X3 پرۆی بەکارێنم هەروەک دەیبینی لە بۆ ئیمولیتەری طبعا هەندێک پێشتر باشتر بوو بەڵام ئێستا لەگەڵ دێتەنیانە طبعا کەم موبایل تەمانی 6 مانگە لە بۆ ساڵێکی بەرەو سەردا دەچێت ئەم دێتەشی نوێی لە نێرن هەندێک خاو دەبتەوە لە ساڵ پێشتر ڕای یاریەکانی ژیانی ئەو ئیمولیترانش کە زۆر جار ئەپدێتی دەکەنەوە لە بۆی کواڵیتیەکەی بەرز دەکەنەوە FPS-ەکان دادەبەزیتن ئەگەرنا مۆبایلی پۆکۆ X3 پرۆ زۆر باشە ئەم زۆر پێم مرتاحم هیچ کێشەم لەگەری لەگەر ئیمولیتەر و بابەتانە لەسەر چی یاریەکەی ئیمولیتەر هەندێک لاگ دەکات یان خاو دەبێت تکایە بەڵام مۆبایلشم بۆ X3 پرۆ کاکراوە لە بۆ چارەسەرکردنی هەندێک یاریەکان لەوانەیە سێتینجی جیاوازیان بێتن زۆربەی یاریەکان سێتینجی جیاوازی دەتوانی کاریان پێ بکەیت یارێک لەکە یارێککە سێتینجی جیاواز دەبێتن بەروە جاری باش هەیە خۆی یاریەکان چکە بە ئیمولیتەر دەکرێتن زۆر مەزبوط نییە وەکو کۆنسۆڵ نییە جاربەر لاگە چیار تێدا دەبێت لاگەک دوولاژشتی وایە هەر تێدا دەبێت کاردین دەرباستم کە نرخەکانی ماژی چارە هێشتا نازانم چۆ ڕۆژێک بە تەمامە بچم بیکەم ئینشاڵڵا دەیکەم بە پێی توان ئەگە پێم کرا ئەو مانگەی دەیکەم چکە نازانم چ وەخت بچم لە بۆ ڤیدیۆ نرخەکان ئەو ماوەی مەجالم نەبووە ئینشاڵڵا خۆڵ دەدەم لەو هەفتەی دابێتن یان ئەو هەفتەی ڤیدیۆ نرخەکان بکەم بە پێی توانە گە نەشماتوانێ عەفوماکە نامە مەرجان the day before یاریەکە لە کۆنسۆڵ PC مانجی شەر دەرەچێت ئەگەر هەرێک نەبێت لە یوتیوب سێریکەی گەیمپلەیەکەی بکە یاری مۆبایلی ببوورە بۆم زانیەوە یاری مۆبایلی دەرێ بە یاریەکە تێکەڵم کرد ئێستا تەماشایەکەم مەبەستە چ یاریەکە the day before the day before یاری the day before کە پێشترتم شام کرده بوو تازە بەبێ ماتوە یارێکی جوانە بەڵام زیاتر بە شازی کۆئۆپە یاریەکە لە بۆ کۆئۆپی دروستکرایە یاریەکە هەر بە شازی کۆئۆپ دەکرێتن ببورن یارێکی جوانە نازانم کو دەبێتن تاواکو دەردەستن یاری پێ نەکەین نازان بە شازی یاریەکە کو دەبێتن چکە زۆر جارکە لە ترەیلەریان لە گەیمپلەیەکی کورت پێشان دەدا کۆمپانیەکان کە دواتر یاریکە دەردەچێتن هەر ئەو بەشی کە لە ترەیلەرەکە پێشانیدایە خۆشە و شتکە خۆش نییە وەکو ڕێینبۆ 6 ئەکستراکشنەکە کە زۆربەی ئەو کەسانی کە یاریەکان تاقی کردیتەوە دەڵێن یاریەکی بۆڕینگە بێزارکەرە و دووبارەشە هەندێک کەس دەڵێن پەیوەندی بە هێرتزەوە هەیە 120 هێرتز باشترە یان 6 هێرتز بۆ ئیمولیتەر طبعا لە بۆ 126 هێرتزەکەی ئەوە کە لە مۆبایلەکاندا نووسرا مۆدی هەیە کە 120 هێرتز یان 6 هێرتزە ئەو لە بۆ شاشەی ئاسایی هەیە واتە لە ڕووماکەت کاتێکا تو بەکاری دێنی لە بۆ بەرنامەی ئاسایی و هەروە سیستەم لەو کاتەدا 120 هێرتز پێدەبەخشیتن یان 6 پێدەبەخشی لەناو ئیمولیتەر جیاوازە ئەو ئیمولیتەرە خۆی توانێت چەند FPS هەیە لە بۆ مۆبایلی و بە دیاری دەیخیتن دەنووسرێتن ئەگەنا پێوەنی بۆی دانی کە 120 هێرتزە مۆبایلەکەت یاخو 6 بەڵام ئەگە 120 بیتن باشترە ئیشاڵە کاکە دیندار مای جارێ سێتە بکەم بە تەماری دەستکاریەکی مەلەبەندێ ئیشاڵە کە چاکمان کرد ڤیدیۆی لەسەر دەکەین
پێشەنی بمجان ئاسایی ڕێزی کاکە تەکسی ئەمە ئەتۆمیک هارت زۆر خۆش دیارە وەک باش بەدزدی زۆر چاوەڕێی ئەتۆمیک هارت توستاڵ کردووە ئالامەیەکی دوو خۆم سیریەس ئێس گەیم پاسم هەیە گەری هەیە ئالامەیەکی دوو بێتە گەیم پاس وەک ساڵ کردوو ئەتۆمیک هارت ئەتۆمیک هارتەکە طبعا ئەمیش یاریەکەم زۆر زۆر بەدڵ بوو لە ترەیلەرەکەی کە پێشانیدا بوو یاریێکی یەکجار نایابە چکە ستایلی بایاشۆکە بایاشۆک خۆم هەتاوەکە ئێستا هیچ بەشێکی بایاشۆک تا نەکرێت بەڵام یاریم پێکردیە دەزانم ستایلەکەی کووە ستایلەکەم زۆر زۆر بەدڵە ئێستا خۆم بەتەواو بووم ماوەیەک بەرئێستا ویستم دەست بە بایاشۆکی یەک بکەم لە 360 بەڵام مەنجاڵەکە ناڕەخسا چکە دەمویست لە سیریەسەکەی لە سەرتاوەی بایاشۆکی یەکەوە دەست پێکەمەوە هەتاوەکو کۆتایی هەمووی تەواو بکەم بەڵام مەجال نەبوو وەروە لەبوو یاری ئاڵاوەیەکی دوو ئاڵاوەیەک لە زنجیرە هەر نایابەکان کە ئێستا ماوەک بەرئێستا خەریک بوو هەتاوەکە تەواو نەکرێت جای ڕاوەستایمە بەشی یەکەم لە پیسی شەیتم لە ئێکسبۆکس 360 شەیتم خۆم زیاتر حەز دەکەم زیاتر یاریەکان لە کۆنسۆڵ تاواکەم نەک لە پیسی ئاڵاوەیەکی دووەم ساوەڕێمە یاریی هیوادارم وەکو بەشی یەکەم نایاب بیتن وابزانم وزارە لە بۆ گەیم پاس دێتن یاخود نا لە یەکەم ڕۆژە ئەوەی نازانم چکە یاریەکە فێرست پارتی نەما لە بۆ مایکرۆسۆفتی ئێستا تێرد پارتیە ڕەمێدی ئێستا تێرد پارتیە ستاڵکەری دوو یاریەکی نایاب دیارە ئەم بەشێکەکەمە تێستاکە نەکردیا نازم بەشێکەکەی کووە بەڵام ئەوانەی کە باز دەکەن دەڵێن یاریەکی نایاب و هەندێک پێویستە شارەزای بم ناتەم زۆر قسەی لەسەر بکەم تاوەکو بەشێکەکەم بە خۆم نەیکەم نازانم کووە پلەیستێشن 3 ئێستا نرخی لە 65,000 دەست پێ دەکات ناتاوەکو 100,000 بەپێی خاوێنی و کراوە و نەکراوەی دەگۆڕێتن بەروە ڤێژنەکانی فات هەرزانترە لە ڤێژنەکانی سلیم و سوپەر سلیمی ئەکسبۆکس 360 نرخی لە 95,000 هەیە نازم 95ەکەی مایە نە بەس بە 110 و 115 و 120 هەیە ئەکسبۆکس وەنی فات لەگە ئەکسبۆکس وەنەکانی دیکە فەرقەکی ئەو هالەی نییە تەنها هەندێک کوالیتێکی کەمێک نزمترا بەڵام گەیم پاسی لەسەریش دەکاتن یاریەکان کوالیتێکی باشت پێ دەبەخشیتن هیچ شێشت ناویتن ئەگەر نا لەبوو لە ڕووی کوالیتی و شتەوە هیچ عیبی نییە باس ئەکسبۆکس وان ئێس باترە و لەگەر وان ئێکسی مەکڕن بەڕێی من ئەگەر کڕیتان سیریەس ئێسی بکڕن چکە وان ئێکس هەم گرانە نرخەکەشی زۆر زۆر نێزیکە لە سیریەس ئێسی هەر بەدەستیش ناکەی و ماوەی وان ئێکسدا لە بازاڕی نەمایە فاتەکەی پڕی زۆر زۆر باش هیچ شێشت ناویت سڵاو لە توش کاکە ئارۆ کورد محەممەد گەیمینگ دەڵێتن چ کۆنسۆڵێک پێە لایەنزە بێم چم پێ نیە لە پلەیستێشن 3 هەیتم سێم هەیە چارم هەیە پێس دووشم هەیە بۆ برن پلەیستێشن دووشم هەیە نیتاندۆ ویم هەیە نیتاندۆ گەیم کیوبم هەیە لە بۆ کۆنسڵە هاندێڵەکانیش PSPم هەیە لەگەر گەیم بۆ ئەدڤانس و نیتاندۆ DS چیتکەم ببینێت سیایچ کۆپیشم هەیە تۆکسیگە یار کاک ئیسماعیل بلاک میت و کۆنگ کە بەس ئەفسانەی سین دەکات بە ئەنریل 5 دروست دەکرێت ئەوت بەلاوە چۆنە بەجددی کۆمپانیای سینیەکان زۆر بەهێزم بۆ پرۆدەکشنی یاری طبعا یاریەکە ئەوەی باز دەکەین میتینگ و کۆنگ یاریی یەکجار ڕاقی دیارە شێواز یاریکردنەکەیم زۆر زۆر بەڵڵ بکە یەکەم جار کە ترەیلەرەکەی بڵاو کراوە
تازە ئەنریل ئینجن 5 ئەعلان کرابوو ڕاگەیەنرا لەلایەن کۆمپانیای ئیپیک گەیمسەوە یاریەکی یەکجار جوان دیارە هیوادارم کە یاریەکە لە گەیم پلەی و لە سینەماتیک و لە شتەکانی وەکەوە بیتن کە پێشاندرا چۆندێک یاری هەیە کە پێش لە ترێلەرەکان پێشانی دەدەن کوالێتێکت پێشان دەکە یاری پێدەکی بۆ شێوازە نیە بەڵام کۆمپانیا سینیەکان ئێستا هەست دەکەن منافەسی کۆمپانیای ئەمریکیەکان و کۆمپانیای یابانیەکان دەکەن لە دروستکردنی یاری ئەو ماوەی زۆر بە بەهێزی هاتینەوە ناو جیهانی دروستکردنی یاریەوە لە پێشانگە ئاکار یاریەکانی دەتوان مۆد بکەن ئەشتی بۆ یاریەکە زیاد بکەن بۆ نمونە وەکو بلاک ئۆپسی 2 ماپی زۆمبیت هەموو بۆ دەکاتەوە بۆ بزانم لە بۆ بلاک ئۆپسی 2 یاریەکانی کە زۆربەی مۆدیان هەیە بەڵام نەمەیدا چکە باسییان کرد کاکساکار و کاک هاوکار باسییان کرد گوتیان لە بۆ زۆربەی یاریەکان مۆدمان هەیە ئەکسبۆکس سیریس کۆنسۆلێکی زۆر باش هیچ کێشەیەکی نییە ئەگە بیکەم لاوان یەکەم جارم سیریس ئێس کۆم نەوەکو سیریس ئێکس حەز دەکەم هەردووشم هەبی لە بۆ ئەو پرسیارەی کاکە محەممەد دەڵێ لەبەر چ یوتیوبەکەت هاوشێوەی زیزۆنە سڵاو ڕێزمێ لە بۆ کاکە زانەی زیزۆنی هەموو کاتێک دەڵێن وەکو مامۆستای من وایە لە بۆ یوتیوبی بیرۆکەکانم زۆر زالەوم بەبیتە حەز دەکەم ینی ڤیدیۆکانم جیاواز بیتم بەڵام نازانم بەڕێی من هەوڵی جیاوازبوونمدایە بەڵام هەر نێزیکە لەوی بەدەستە خۆ نییە ینی ڤیدیۆکانی و کاریگەری لەسرم زۆر پێ دیارە کۆنسڵی وی دەتوانی کەمێک وەسفی کەیت وەسفی کۆنسڵەکانی وی نیتاندۆوی یەکە لە کۆنسڵە نایابەکان بەڕێی من کە یاری پێدەکەی یاریکردنی لەگەڵ هەم کۆنسڵەشکە جیاوازە لەبەوەی کە دەستگەکەی کە بەکاری دێنی شێوازەکەی جیاوازە مۆشنی هەیە بەجوڵەیە با بڵێن یاری شەڕشم شێر دەکات و دەستی خۆ لەگەری دەجوولێنی وەکۆ نییە یاریێکی دیکە کە تەنها و دەستەکە دوگمەکان دابگریتن یان یارێکی تەقەکەر دەکەی وەکو کاڵ ئۆف دیوتیم هەیە وورلد ئەت وار لە ویم هەیتم کە متعەکی جیاوازی هەیە کاڵ ئۆف دیوتیەکان لە نیتاندۆ وی لەبەرەوەی یاریەکە هەروەکەوەی کە چەکەکە لە دەستی خۆت بیتم بەکارێدێنی جوڵەی ئاراستەی چەکەکەت لە ناو یاریێک هەر بە ئاراستەی دەستەکەی خۆتە هەروە تەقاندنەکەی ئەوجا هەندێک سوارات هەیە دەتوانێت لە بۆی پەیدا بکەیت لە ئیبەی بیان دە و شوێنانە کە دەفرۆشرێتنی کۆنسڵە کۆنەکان قاعیدەیان هەیە لە بۆ دەستکەکەی داوێنە وەکو چەکەکانی دێتن وەکو وایە کە چەکەکە بڕاستی لە دەستە خۆت بیتن یاری پێ بکەیت یاخود لای سایبەرەکانی ستار وۆرسی دەتوانانی دەستی خۆت بەکاربینی وەکەوەی شمشێرەکەی لە دەستە خۆت بیتن وەروە لە بۆ یاریکردنی ژیاریەکان نیتاندۆی بەعام یاری زۆر نایابی هەیە لەوانە سوپەرماریۆەکان کە ئایکۆنیشی نیتاندۆینا لەگەر دۆنکی کۆنگەکانی زێڵدایەکانی هەر قسەی لەسەر ناکرێتن زێڵدایەکانی زۆر بەهێزە بەڵام ویو پاشەنجی دەرچوو کە پێشی نیتاندۆ سویچیش بوو ویو شکستێکی گەورە بوو لە نیتاندۆی زۆربەی خەڵکی ڕخنیان لە ویوی هەبوو ئەمە بخۆم بەکارم نەینە بەڵام ئامێرێکی لەگەر بوو وەکو نیتاندۆوی بوو دەستی نیتاندۆویشی لۆ دەبوو ویو خۆش وچی نیتاندۆ سویچی هاندهێڵد دەتوانی بیدێ تەلەڤیزۆنیش هاندهێڵد بوو بەڵام خەڵکەشی زۆر ڕخنەی لێ هەبوو یان گۆدەبەوەی کێشەی زۆری هەیە نازانم کێشەکانیشی چ سڵاو لە توش کورژ گەیمینگ پرۆ کاکەڕەوە سڵاو مام ئیسماعیل چۆنیت سڵاو لە خۆشت کاکەڕەوە تۆکسیکە ئێئار بژی بزەبێت سین زۆر زەخمە بزەبێت سین لە بۆ دروستکردنی یاریە و ماوەی زۆر بە زەخمی هاتە ناو جیهانەکەوە خۆمان دەزانین سین هەر لە کوردستان کە دەری ئەشای سینی یەکسەر خەڵک دەرێتن خراپە و عادیە بەڵام بۆ شێوازی نییە ئەوەی دێت هێرانە پاش دەرەجە دەیەکەیتی چکە چاردە دەرەجەی هەیە کە بە چاردە قۆناغی داتێ دەپەڕێتن کەلوپەلەکان لە سین ئەوانی کە لە بۆ وڵاتی خۆیان دروستی دەکەن یان لە بۆ چواردەوریان
لە 1 و 2ەکەیتی 1 و 2 3 بەڵام ئەوی ماشەڵڵا ئەوی دیتە کوردستانەوەی تێک دەچیتن بە ناوی سینی دەرێنەوە سینی عادیە 10 و 11 و هەتا 4 دەکەیتی کاکە دیندار یاری ماینکرافتم بە خۆم کردیتە بەڵام بە ڤیدیۆ نەم کردیە ئیشاڵڵا ئەگە حەستان لێ یاری ماینکرافتیش دەکەین 2023 ئەڵێن ئەکتیڤیژن بە تەواوی ئەبێتە موڵچی ئەکسبۆکس و یاریەکانی یەتە گەیم پاس هەر بەخۆی ئەکتیڤیژن هێستا موڵچی ئەکسبۆکسیە هەر بوویتە موڵچی چکۆ کڕیتەوە بەڵام یاریەکان هێشتا نەهێنایەتە گەیم پاسی هەر ماوە پێشێستا دەنگێک بڵاوکرا بۆ کە یاریەکانی کاڵ ئۆف دیوتی و یاریەکانی ئەکتیڤیژن بە عامەتەن دێنە گەیم پاسی هەر لەو زوانە لەوانەیە ئەو ساڵ بیبینی بەس چیوی لە بۆ مۆبایلی چەند بەرنامە چیە دەبی دەتانی هەندێک مۆبایل هەیە بلوتوزەکەش ڕەب دەبی لەگەری بەڵام ئەگەر ڕەب نەبوو مۆبایل بەرنامەی تکەی هەیە چکە بەخۆی نیتاندەوی دەستکەکانی سێنسەری هەیە لە کۆنسڵەکەی دەیخرێت لەسەر تەلەڤیزیۆن لە بن تەلەڤیزیۆن دایدەنەی کە ئاراستەی ئەو دەستکەی تو دیاری دەکات بەڵام لە بۆ مۆبایلی وەبزانم لە بۆ سێنسەرەکەی ناکات بەڵام دەتوانانی یاری پێ بکەیت و یاریانی کە پێست بە سێنسەر نەبیتن یاری پێ دەکرێت ئاساییە ڕوا دەستی تریشێ نیتاندۆوی ئەو کەسانی کە نیتاندۆویان هەیە حەزی بە مۆشنەکەی ناکەن بە سێنسەرەکەی دەستی دیکە هێوە چووی ئەکسبۆکس و ئەو بابەتانەیە کە دەتوانین لە بۆی بکڕی بۆ وایر تۆکسی دەڵێن بامە یاری ئاڵاس سێ کەی دێت من 1 و 2 تەواو کردووە زۆر خۆشە وڵای یاریەکانی ئاڵاسم تەواو نەکردی یەکەم شت لە بۆ سێکەش هەتا ئێستا نازانم دەنگ و شتوارم گیرێ نەبوو کە باسی ئاڵاسی سێ بکاتن بەڵام حەز دەکەم یاریەکانی ئاڵاس تاقی بکەمەوە تاوەکو ئێستا تاقیم نەکردەوە کورش گەیمینگ پرۆ کاکەڕەوە دەڵێ کۆنسۆڵ بەکاردێن یان پیسی هەردووچ مۆبایلیش بەکاردێن لە بۆ گەیمینگ هەر سێ پلاتفۆرمەکان بەکاردێن هەتا هەموو پلاتفۆرمەکان چکە سێ نییە زیاتر کۆنسۆڵ بەکاردێنیت ئێوە باسمان کرد کاک ئیسماعیل کەی ڤیدیۆی نرخەکان دەکەی وەڵی کاکە محەممەد ئێستا جارێ نازانم بزەبن لەو هەفتەی ئینشاڵڵا هەوڵ دەدەم بیکەم یان هەفتەی داهاتوو شێخ دا دەڵێ ئەکسبۆکس وان ئێس بە چەندە هەروە بزانم 280,000 290,000 ئەو بەینانێ هەڵە نەبوو چکە نرخی ئێستای نازانم بەڵام ئەوەندەی ئاخر جا کە پرسیارم کرد هۆزام هەر لەو دەورەی PSN چییە ڕەنج حەیدەری دەڵێتن نا بورە ڕەنج هیدایەت دەڵێ PSN چییە PSN واتە پلەیستێشن نێتوۆرک هەتا ستۆر و ئەو بابەتانی پلەیستێشنیەم بە PSN ناو دەبردرێنن لەبەرەوەی واتە تۆڕێکی کۆمەڵایەتیە تۆڕ یانی تۆڕێکی ئینتەرنێتیە دەتوانانی هەر تێدا بکڕیت و وەبە لێک هاوڕێکان قسە بکەیت سۆشیال میدیا و بابەتانەی تێدایە ئەو پێی دەڵێن PSN کە تۆڕی پلەیستێشنە لە بازاڕی گەیم هیچ دەستکەک هەیە ئاشێوەی PSP بێت بۆ مۆبایل PSP بێت بۆ مۆبایل نرخی 25,000 بێت و بتوز بێت بۆ نرخی 25,000 نازانم بەزانم لە 40,000 بابەتانە هەیە وەکو نیتاندۆ سویچە شکلیان وەکو نیتاندۆ سویچە کە کاکە سامیش ئەو ماوەک پێش ئێستا گەیم سەرێکس دووەچی لەلا بوو کە نرخەکەی خۆی گرانە لە ئەمازۆن و ئیبەی بەڵام لە لای و نازانم 40,000 بوو 40 دلار شتێکەوە بوو کە دەتوانیتان یاریەکانی نیتاندۆ سویچی لە مۆبایلیش بەبێ چێشە یاری پێ بکەیت چکە ئیمولێتەرێکی نیتاندۆ سویچ هەیە کە یاریەکان بەبێ چێشە یاری پێ دەکا بەڵام تەنها سەپۆرتی و دەستکەی دەکا گەیم سەرێکس دوو چکە شکلی بزەبەت لەگەڵ دیزاین و شتی وەچی نیتاندۆ سویچە دڵخوازترین یاری لە لای تۆ چییە ڕووی گەیمپلەی و میوزیک لە ڕووی گەیمپلەی و میوزیک لە ڕووی میوزیک نا بەڵام لە ڕووی میوزیکی بزەبەت لە بۆ دڵخوازترین یاری من دائیمەن باشترین یاری من یاری پرنس ئۆف پێرژیایە بە هەموو بەشەکانیە
سەی لەسەر نییە لەلای من باشترین یاری منە زۆرترین چێژم لە ناو یاریەکانی پرنس ئۆف پێرژیا بینیوە لە منداڵیەوە تاوەکو گەورە بووم هەر بەشێکی یاری پرنس ئۆف پێرژیا چەند جارێک تەواو بەروە لە ڕووی گەیم پلەی و میوزیکیشەوە یاری هۆرایزن زیرۆ دۆن زۆر بەلام و میوزیکەشی یەک جار نایبی هەبوو بەروە گەیم پلەیەکەشی زۆر شاس شێخدا یەک تێرا بە 280 طبعا بالضبط اكس بوكس 1 اس یەک تێرا بە 280,290 هەر بینە تۆکسیک دەڵێتەن مامە دەڵا سەفاس دوت کردووە ناوڵات هێستا نەمکردن باش یەکەمەکەم کردی بەڵام دووەکەم نەکرێت چاوەڕێتێکمان دەکرد زانبیتن چکەم یاری بارەی زۆر پێ نادەم ئاخر ساعت ئەڵێ بزانم ئەڵێ بە بیرم بێ هەتاوە پێسە بە یارینداوی یاری دراگۆن بۆڵی کاکەڕۆتەکە بوو کە 25,000 پێدا یاریکان چاوەڕێ دەکەم هەتا بەرەبەر هەرزان دەبیتن چکەم بەخۆم یاری کۆنەکانیش دەکڕم نامێ پارەکی زۆر سەرف بکەم دەمەوێتم بە شێوانی دیکەشم بکات یاریەکانی ئێکسبۆکس 360 پلەیستێشن 2 پلەیستێشن 1 نیتاندۆ ویە لای پلەیستێشن 3 PS4ش بکڕم بە گرانی بەشم ناکاتم پارە کاک ئەحمەد شوان دەڵێتن دیڤیژن 2 ڤێرژنی PS5 کەی دێتن ڤێرژنی پلەیستێشن 5 کاتێەوە کە ئێستا یوبیسۆفت جەملێنە بۆ باسی دیڤیژن 2 بکاتن ڤێرژنە نوێیەکەی بەڵام لەوانەیە هەر لەو ماوانێ بێتن لەو 2-3 مانگەی یوبیسۆفت ڤێرژنەشی نوێ لە بۆ PS5 بینچەنی دیڤیژن 2 ڕەنج هیدایەت دەڵێتن پلەیستێشن 3 هەیە ئەمەوێ وایفای کەمە وایفای کەمە نازانم ئەوەی PSN-ەکە تکایە جواب لە بۆ وایفایەکەی کە ڕەبتی دەکەی PSN-ەکە مەبەستی ئەکاونتی پلەیستێشنەکە تا ڕەبتی بکەی ئەکاونتی پلەیستێشنەکە داخل بکە هیچ کێشێک نامینێتن هەر وەکو پلەیستێشن 4 ئەرێ ماوە ئەمن ئەکاونتی برادەرێکم ئەساسین ئۆریژینی هەیە ئەمەوێت بیکەم بە CFS بەس ئەوێت ئەپدێت سیریس S و PS5 بۆدێت هیچ هەواڵێک هەیە هەتاوەکە ئێستا باسی ئەساسین کرێت ئۆریژینی نەکرایە چکە زەحمەتە لە بۆ ئەساسین کرێت ئۆریژینی ئۆدیسیشت ئێستا باسی نەکرایە چکەوانە کۆم بوون ئێستا ڤالهاڵا زیاتر گرنگی پێدەدرێت یوبیسۆفت ئۆریجین و ئۆدیسی ئیهمال کردیە زەحمەتە یعنی ئەپدێتی نوێیان نەبووێ کورژ گەیمینگ پرۆ دەڵێتن وەڵا لەلای منیش ئازادەی فارس دڵخواستنی یاریە لەلام لە ڕووی گەیمپلەی و میوزیکیش گاد ئۆف وۆر طبعا یاریەکانی گاد ئۆف وۆر قسەی لەسەر ناکرێوانیش بەڵام لە بۆ تۆپ یەکی من پرنس ئۆف پێرژیایە شازادەی فارس یاریەکانی دراگۆن بۆڵ بۆ ئێکسبۆکس 360 بۆ ئۆریژینال نرخی چەندە یاریەکانی دراگۆن بۆڵ ئەگەر پێیای بکەی نازانم ئەگەر حەمودی مایبی کاک حەمودی دوکانی فەیسەڵ دووی ئەو هەیبوو نرخەکانیان لە دەوری 10-15-20 ئەو بەینانیان بۆ ئۆریژینال نازانم PS4 فات بکڕم یان Xbox One S دوو دڵم لە بۆ Xbox One S و PS4 فات هەرزانترە یەکەم شت هەرزانترە لە بۆ هەروەکو باسمان کە لە سەرەتای لایڤەکەش ئەگەر ئەتوو حەزت لە یاری ئەکسکلوسیڤەکانی پلەیستێشنیە پلەیستێشنی بکڕە ئەگەر حەزت بە یاریەکانی پلەیستێشنی نییە ئەکسکلوسیڤەکان تێر پارتیەکان دەکەیت و جێلێ نییە یاریەکانی گاد ئۆف وۆر و ئانچارتد و دە لاست ئۆف ئەس وانە لەدەست دەچی بڕۆ Xbox One-ەشی بکڕە گەیم پاسی هەیەت ئەگەر پارەشی زۆر بە یاریەکان نادێت ماگایان $10 خۆت بدەم ئەگەر ئەڵتیمێتەکەش دێ $15 یاریەکانی EA پلەیشت دەداتێ وەکو فیفای 21 تێدا فیفا 22 لەو جوانە لە ئەمانی 6 یان 7 لە بۆ گەیم پاسیش دێ چکە بەخۆی لە EA پلەی دێ EA پلەیش ئێستا بەشێکە لە گەیم پاسی
فەرموو تریسکە خان فەر ئاکۆ کووردە بەخێرێ ئاکۆ جان چۆن ئەکاونتن ڕەبط بکەم ڕانچیدایەت کاتێک دەچێت بەشی PSN هەیە لە ناو پلەیستێشن 3 کە بەشی PSN نووسرایە لێندەر دایگرە بەسە ستۆری لێندرە لە بەشی سەر ئیمێڵەکە کە نووسرایە ئەکاونتەکەی داخلکە لە خوارش پاسۆڵەکەی داخلکە شێشە نابینێتن دەبیتن کاکە محەممەد دەڵێ کاک ئیسماعیل لە ڤیدیۆی نرخەکانی باسی شریتی Xbox One بکە ئینشاڵڵا باسی دەکەم زۆر کەس گلەی هەبدێک و باسی Xbox One مەکە دیانگۆ زۆر باسی دەکەی ئەم لەبرەوەی کە دەمزانی کەسانەکێ بینەرەکانی من Xbox One یان هەیە حەز دەکەن بەشێکیان یاریەکان بە دیسک بکڕن لەبەندێ زۆر بێ مانگان باس دەکە بەڵام ئەو مانگی باسم نەکرد ڕاو بەرزنجی دەرێ متاڵکەم با شاڵی مۆکس یان متاڵکەم با ئارمیگدۆن کامایان پی خۆشترە کامیان پێ خۆشترە لە بۆ ئارماگیدۆنەکە زۆر نەمکردیە بەڵام شاڵی مۆکسەکەم زۆر زۆر بەڵا یەکە لە خۆشترین یاریەکانی مۆرتاڵ کۆمبات لەبەرەوەی یاریەکە کارکتەرەکەی خۆتەوە نیە تەنها پتوری پلاتفۆرمە لەگە کەسێکیکە فایتینگ بیتن تەنها بۆکسی باوی و بێلاقیل بدەیت لە لاتەنیش بەڵکو دەتوانین لە ناو جیهانی یاریەکە بگەڕێت لە ناو مەرحەلاتەکان زۆر زۆر ڕاقیە هەروە ڤیڵێنەکانیشی زۆر زۆر جوانە زۆر زۆر خۆشە یعنی یاریەکی زۆر زۆر خۆش زەکە دەرێ Xbox One S بە چەندە یەک تێڕاکەی تازە یەکێک لێرانە باسی کرد بوو ناوەکەم دەبینەمە گوتی 280,000 کومێتەکەی بزر بووە بۆ بزانم بۆ گوتی 280,000 هەر لە 280 لە 290 تۆکسی مامە گەیم پاس دەکڕم من 2 مانگ بە 1000 دینار وەڕای تۆ تاکەی بۆ نرخە هەرزانترە لە 15 دۆلارەکە ئەمێنێ من برادێکم لە ڕێی سەرڤەر گۆڕیم بۆ لە Xbox 2 مانگ بە 1000 دینارەکە طبعا ئێستا دەبینم کە ئەمش بەخۆم ماوە پێشسە کە گەیم پاس بەکارهێنا هەر بە 3000 و 5000 بابەتانە دەکڕی سێمانجی لە بۆ تاوەکو کەی دەمینێتن ئەوە دیار نییە چکە تاوەکو ئێستا کۆمپانی مایکرۆسۆفت بەجێ هێشتا $1 لە بۆ سێمانجی یان 2 مانگ بۆ بابەتانە هەیە دیار نییە تاوەکو کەی دەمینێتن بەڵام لەوانەیە کە بکاتە 10 ملیۆن بەکارهێنەر بەرەو سەرەوە ئەو $1 نێهێریتن وەکو ئەگە بزانیتەوە وەکو پلەیستێشن پڵەس لێدێتن تەوانە هێش لای دەبن کاکە ڕاوە دەڵێتن دەتوانی هەموو یاریەکانی مۆبایلەکەت پیشان دێیت ئەگەر ئەزیەت نەبێت یاریی وا زۆرم لە ناو مۆبایلی نییە کە برێکی مۆبایلی بیتەن ئێستا نازانم لێرە بە دیار ناکەیت لە کامیری یاری داینستی وارێرم هەیە کە شەشەکەی لە پلەیستێشن 2 خۆبوو یاریەکی زۆر زۆر بەقووەت بوو ئێستا لە پلەیستێشن 3 شەیتەم بە شەشەمەکەی لەو لایەمە ئێستا لە مۆبایلیش بە شەش تایبەتی هەیە داینستی وارێر لەگەڵ شەترەنجە ئەکس بوونە ئەو بابەتانەی تێدایە یاری مۆبایلەکە کینگ ئۆف درایڤینگی کاکە کۆساری خۆشەویست کە یاریەکەی دروست کرده بوو یاریەکی زۆر زۆر جوانە بێتایە جارێ طبعا پشتگیری لە کاک کۆساری بکەن چونکە ئەو کەسە کوردەکان بەعام ئەو کەسانی کە یاری دروست دەکەن یاخود هەر بابەتێکی نوێ دروست دەکەن هیوادارم پشتگیریان لێ بکەن چونکە شتی زۆر زۆر گەورەیان لەم خەیاڵدایە پشتگیریان بکەن دەری دەخەن بەرە شتەکانیان بەدیار دێخن بەڵام ئەگە پشتگیریان نەکەن ئەوانیش هیچیان پێ ناکرێت
لە بۆ یاریەکانی دیکەش ئۆشن ئۆرنیشم هەیە کە یارێکی نیتاندۆ سویچی و نینتاندۆ سویچی هەیە کە بەشی یەکەم و دووەمی هەیە وەروە یارێکی نیەرم هەیە لە مۆبایلی کە نیەرە دووسێ مانگ پێشێستا بڵاوکراوە لە بۆ مۆبایلی ئەگەر ئیمولیتەرەکانی نیتاندۆ نێسە سوپەر نێسە نیتاندۆ 64ە گیم بۆی ئەدڤانسە گیم بۆی کەلەرە گیم بۆی ئاسایە ڕەشسپێکەیە نیتاندۆ DS وانە لە مۆبایل نیتم چکە بەخۆم کۆنسۆلی نیتاندۆ DS هەیە زۆربەی یاریەکان بە میمۆری دامەناوی بەڵام سێترام هەیە ئیمولیتەری سێترا لە بۆ 3DS لە بۆ یاریەکانی وی و گیم کیوبیش ڤیدیۆیەکمان کردبوو کە لە چ ئیمولیتەرێکی بەکاربێن لە بۆ گیم کیوبی کە ڕزنێڤڵ 4 و زۆربەی یاریەکانی پلەیستێشن 2 ئەوانەی تێرت پارتی بوو لە گیم کیوبیش هەیە دەتوانین یاری پێ بکەوە سپارتان ئەو بابەتانە کە لە بەرنامەی دۆلفینە دۆلفین ئیمولیتەر ڤێرژنێکی تایبەتماندا نابوو لینکەکەی لە ڤیدیۆکەش کە ڤێرژنیان جیاوازە لەوەی کە لە پلەی ستۆر دادەنرێت ئەویان کوالیتی و پێرفۆرمانسی باشترە واتە ئێفیەسەکانی بەرزترە لە بۆ ئیمولیتەرەکان ئەگەر باسی بکەمەوە بەناو دەتان پێتانی برێم لە بۆ پلەیستێشن 1 EPSXE بەکاردێنم باشترین ئیمولیتەرە لە مۆبایل لە بۆ گیم کیوب و وی کە باسم کرد دۆلفینی بەکاردێنم لە بۆ 3DS هیچ سێترایە لە بۆ پلەیستێشن 2 ئەیتەر SXی دووە لە بۆ دریمکاستی سیگا دریمکاست ڕیدریمی بەکاردێنم کە دوو هێمە ئەخوادە سوڕایتەوە لە بۆ PSPش PPS PPەکەی بەکاردێنم کە هەر بەخۆی لە ستۆری ئاسایی بەدەست دەکەیتن بێشێشەشە My Old Boy لە بۆ گیم بۆی بەکاردێنم گیم بۆی ئاسایی و گیم بۆی کەڵەر لە My Boy علامەتی سەرسوڕمان ئەوەش لە بۆ گیم بۆی ئەدڤانس بەکاردێنم M64 Plus لە بۆ نیتاندۆ 64ە ئەڵترا AMD لە بۆ سیگا مێگا درایڤیان جێنسیسە SNES 9X لە بۆ سوپەر نێسی بەکاردێنم NEXەکەویتکەشە نازەم ئێستاەکەم دیار نەمای نازەم دوو یا ڕۆژ بتەوە ئەویان لە بۆ نێسی ئاسایی بەکاردێن بایۆسی پلەیستێشن 2 چییە ئەگەر ڕوونی کرێتەوە بایۆس ئەو سیستەمەیە یعنی چیپەکە لە ناو کۆنسۆلی بەخۆی دادەنرێتن بەخۆی ئێستا فایلەکەی لە بۆ مۆبایل و پیسی کە دەتەوێتن بایۆزی لە براوزەرەکان دەتوانین پیاکەی بایۆس سیستەمی ئەو کۆنسۆڵەیە ئەو سیستەمە کە بەکاری دێنی لە لۆدینگ و لە پێکردن و لە کوژانەوە لە هەموو شتێکی تێدایە بایۆس واتە لە بنووبۆتکی ئەو کۆنسۆڵەی هەتاوە کۆتاییەکەی هەمووی تێدایە ئەو بابەتانێک کە پەیوەندی بە کۆنسۆڵی هەبیتن دەبی تێدا بیتن لە سیستەم شێخ مەبەستت چ کۆنسۆڵ و چ کۆنسۆڵەکە دەڵێ چیانیان باشترە بۆ یاریکردن لە ڕووی هێز و خێرایی تۆکسیک دەڵێ ماوە چەند ساڵیت بە تەمەن درێژ زۆر سپاس دەکەم تۆکسیک جان تەمەنم 19 ساڵی دەتەمەشت نەبوومێ مانی 6 دەمە 19 ساڵ 86 مالیشم 2003 ئیمولیتەرەکان لە بۆ مۆبایلی ئەگە بتێ داونلۆدیانکەی بەشێکیان فرینە هەندێکیان فریەکەیان باش نییە بدەی بە پارەی پێ بدەی زۆربەی لە براوزەری ناوی هەر ئەوچی کە دەتێتن هەر ئیمولیتەرێکی هەر کۆنسۆڵەکی ناوی کۆنسۆڵەکەی بنووسە ئیمولیتەرێکی لە پاشی دابنێ کراک لە پاشی بنووسە کراکیان APK دەداتێ بە فری دەداتێ ئەندەکیان مۆدیش کرا مۆدەکان ئەگە کرابیتن زۆر زۆرش باشتر دەبێت چکە FPS بەرز دەکاتەوە
کاکە PS5 بە چەندە؟ PS5 ساری ئێستا وڵی دیاری نازانم ئێستا برێن بە چەندە ئاخر جاکە پرسیارمان کرد لە دەوری 706 دلار 780 دلاری لەو بینە ساریان دیار نییە هەدێتە خوارد جارووا دەفتە 600 جارواتێتەوە سەرێت دێتەوە 800ەکان دوادێتەوە 700ەکان ساری جێگیر نییە ئەمە چۆن یاری یان پێکەم هەر کە داوڵۆدم کرد ئەتوانم یاری پێکەم من iOS لە بۆ iOSی ئەگەر جێل برێک بیتەن ئاساندا دەبەزیتن بەڵام ئەگەر جێل برێک نەبیتەن هەندێک کێشە بۆ PC دایبنەی یان بە چەند بەرنامەشتی دیکەی هەیە زۆر شارەزانی مە لە iOSی خۆم یایپادەکەم چەندم کرد پێم چانەکرا لە بۆ ئیمولەیتەری وەروە یەکسە ناتان یاریان پێ بکەی هەم برێک ئەو ئیمولەیتەری دادەم هەموو یاریەکانی تێدایە نەخێر دەبێ یاریەکان بە ئایزۆ داونلۆدیانکەی لە سایتەکان کە هەندێک سایتێ تایبەت بە کۆنسڵە کۆنەکان یاریەکان دادەنێن ئەنزیپیان دەکەیت و دواتر یاریان پێ دەکەی کۆنسۆڵ ئیندی گەیم یاری ئیندی گەیم زۆر لە کۆنسۆڵی بۆ دەمەی ئیندی گەیمەکان وەکو ئێستا کی ناژە ئیندی گەیم بوو ئینساید لیمبۆ هەموو ئیندی گەیم شێخ دەڵێتم PS4 فات و Xbox One S کامە خێراتر و بەقوەترە لە بۆ خێرایی و بەقوەتری Xbox One S بەترە لە ڕووی جیهازەوە بەڵام لە ڕووی یاریەوە چێشێکی چوات نییە باشترین ئیمولەیتەرەکانی بۆ کۆمپیوتەر چین خۆم PCS X2 بەکاردێنم خاوە زۆربەی یاریەکان بەخۆی لە بۆ PlayStation 2 هەر زیاتر PCS X2 بەکاردێتن بەرنامەیەکی کەم بە خەیاڵدا نایەت یانی پێدرێم چکە بەخۆشم بەرەوەی بەکاردێنم ڕاستە لە زۆربەی یاریەکان خاوە ئەگە PC جیهاز بەرزە نەبێتن زۆر خاو دەبێت وەروە لە بۆ PlayStation 1 EPS X یەکەکە ئەوی لە مۆبایلی شەیە ئەوی بەکاردێنم لە بۆ کۆنسۆڵەکان کە شەریکە ناوەچانێ ماشەڵڵی ناویان هەنی بێتامە هەن بێتامە چیرۆکی دانسی وەرێری هەشت ڕوونکەوە کەیتەوە بۆمان بورە بۆ کە زۆر پرسیار دەکەم زۆر لەمێژە ویستم ڕاستەوە خۆ لەگەڵ سەد لەگەڵکەم ئاساییە هەرچ پرسیارێکتان هێرەوە بخۆم بەسەم بیکەن کێشەنی هەرچەندی پرسیار دەکەن بۆ دانستی وەرێری هەشت چیرۆکەکەی زۆر شارەزانی چکە زۆرم یاری پێ نەکردە حەز دەکەم ئێستا 360ەکەم هەیتەمە Xbox 360 بە تەمامە یعنی یاریەکە دەست پێ بکەم بەڵام هەتا ئێستا تەنها سەرەتاییەکەم کردیە نازانم ئێستا ئەوەندەشم لەبیر نەمایە کە باسی بکەم ئەرێ ئەو ساڵ دارک فایتەر دەرێتن ئەرێ ئەو ساڵ ستەی هۆم نەبوو لە PS4 ئەگەر نەگەیم گەمە فری دەبوو وەڵای لەوانەیە مانجی کۆتایی مانجی چار لەوانەیە ئەگە یاری بکەنە فری تاکی نیمە بەڵام چکە ستەی هۆم نییە ئەو ساڵ ئەم لە درێنە کۆڕۆنا دەنگ و باسی نەما ئەگەر یاریان دەکرد فریتەوە بەڵام لەوانەیە ئەو ساڵش بکەنە فری ئەگەری هێت کورد ئاپ دەڵێتن کەی ڤیدیۆکانی نرخەکان ڤیدیۆی نرخەکانی مانجی چوار دادنی ئەرۆکە باسم کردی شاڵیان و هەفتەیان هەفتەی داهاتوو ئەگەر پێم بکرێت ئەکەی نیم بەڵام بە پێی توانە هەوڵ دەدەم بیکەم طبعا دانسواری هەش لە PS4ی گرافیکی جوانترە لە 360 بەڵام من بەخۆم بە دیسک بەدەستم نەکەتیە لە PS4ی حەزی ناکەم ئۆنلاین پارەشی زۆری پێدەم گرانە یاریەکە گرانە حەز دەکەم بە دیسک پێیەکەم ئەگەر پارەشی زۆریش پێدەم بە دیسک پێیەکەم چکە لە کۆلێکشنەکەی خۆم دەمەوێت بە دیسک ئەگەر نا دەم کڕی لە مێژ بکڕی ئەگەر بە دیسکە بە بم دیت بە
Xbox One فات بە چەندە تۆزێک زیاتر ڕوونی بکەیتەوە کۆنسڵەکان بورە زۆرش پرسیارم کرد ئاسایە شێخ Xbox One فات سعری لە دەوری 220,000 230,000 ئەو بەینانەیە لە 200 بۆ 230 ئەو بە بەینانە دەڕاتن وەروە جیاوازێکی ئەوتوی نیە لەگەس Xbox One S Xbox One S کەمێک خێراترە و بەقووەترە شتێکی وا زۆر نا لە بۆ One X-iش Xbox One X بەقووەترە لەوە بەڵام نێزیکە لە سیریس S و بابەتانە بەڵام نرخەکەشی زۆر زۆر نێزیکە لە سیریسی بۆ بزانم ماوە گەیشتە سەر و سیریس Sیش نرخەکەی ئەوەندە هەستاوە لەبانی ئەگەر ئەتویستە Xbox One X بکڕی دائما بڕۆ سیریسەکەی بکڕ باشتر کورس گەیمینگ پرۆ دەڵێتەوە ڕابۆچین چیە لەسەر گروپی کوردستان گەیمەرز لە ساڵی دامەزراندنی تا ئێستا کاکەڕەوە کوردستان گەیمەرز یەکێکە لە گروپارە جوانەکان کە پشتگیری یوتیوبەرەکان دەکەن و زۆر سوپاستان دەکەم مادیبوونتان زۆر پێوە دیارە هیوادارم هەمووتان بڕۆن پشتگیریان بکەن بۆ دەمەی لینکەکەی ئێستا لە مۆبایلی دایبنێم گروپەکی قەشەنگ و جوان و گەیمەری ڕاستەقینەی تێدا ئێستا بوو ئێستا وەڵامی ئەم پرسیارەکانیش دەدەمەوە بەس بە لایڤەکەی داینێ سپیسی ناتام دەبێت ئەو لینکەکەیم دانا ئەلۆ پێی ناوی پینکە ئای لە لایەوە بەدیارکەتیە لینکەکە ئەزان لەکنێ خۆم ناتان پێنیشکە ئازم پێشێت چیە طبعا گروپەکی یەکجار جوانە هیوادارم هەمووتان بڕۆ پشتگیری بکەن و جۆینی گروپەکەیان بکەن کوردستان گەیمەرز کە کاکەڕەوە بەڕاستی مادیبوونی زۆری پێوە دیارە کە خاوەنی گروپەکەیە بڕوا زۆربەی یوتیوبەرە گەورەکانیش گەیاندەرە ئەندامن کورج ئەکسپلۆیت کاک ئیسماعیل ئەکسپلۆیت کاک ئیسماعیل بۆ بەس چییە کاکەڕەوە لە کورج ئەکسپلۆیت لێی پێشن پێ ئاکار پلەی دوو کڕی بەس نازانم چۆن دەچێتە سەری سیقاکان دەچێتە سەری دەست یەکەمین جار کات و پلەیستێشن دۆکەی پێ دەکەیت تەمان دەبی میمۆریەکەی تێدابی سەری بیتەن دەستکەکەی دادەگری کە لەسەر شاشەکە لە بۆ تێتەن چکەمش بخۆم لە لایوان کڕێ بوو ئەگەر ئەو ڤێرژنیان بیتەن دواتر دەچێتە سەر ئێگزیتی دەکەی دەچێتە سەر سیستەمەکە ئەگەر ڤێژنەکانی کەژم نازانم بزانم
کاک ئیسماعیل لە کورژ ئەکسپلۆید ڤیدیۆکانی بینی چۆنە ڕاستیە لەسەر طبعا کورژ ئەکسپلۆید ڤیدیۆکانی بینیەوە کەسێکی سەرکەوتووە هیوادارم بەردەوام بیتنە سەوکارەکان کە ڤیدیۆی جۆکەری کۆنسڵەکان وهروە مۆد و چاکردنی کۆنسڵەکان دەکاتن کەسێکی سەرکەوتووە هیوادارم پشتگیری بکەن هیوای سەرکەوتنیشی بۆ دەخوازم زۆر سوپاس بۆ پشتگیریەکانت کاک ئیسماعیل کوردستان گێمرز ماڵی یوتیوبەرەکان لە خزمەتی گێمەرە خۆشەویستەکان بەڕێزی کاک خڕەوەجیان السلام عەلەیکوم زۆر سوپاس دەکەم کاکە شەهرام بەخێر بێ بەڵێ دیار کەوتەوە وایە بە دیار کەوتەوە بە دیار کەوتەوە مەزبوط ئێستا بەڕێزی کاک خڕەوەجیان خۆشەویستان ئەگەر هەر پرسیارێکتان هەیە شتێکتان هەیە بینووسن بە جوابتان بدەم مەجال هەیە کاکە شەهرام هەروەکو باسمان کرد لە بۆ ڤیدیۆی نرخەکانی مانگی چوار ئەو هەفتەی یان هەفتەی داهاتوو ئینشاڵڵا هەوڵ دەدەم بیکەم ئەگەر پێم بکرێتن بەڵام هەوڵ دەدەم بیکەم شێخ دەڵێ بەڕای تۆ کامیان بکڕم لە ڕووی بەهێزی و خێرایی ئەکسبۆکس وان ئێس و PS4 فات تو ئەکسبۆکس وان فات خۆ ئەکسبۆکس وان ئێس لە فۆری فات بەخۆترە لە وەنی فاتش بەخۆترە لە ڕووی جیاز ئەگە بیکڕی بەڵام ئەگەر یاریەکان کێشە دەبوو دروست نەکاتن وەنەکەی بکڕن وەنی ئێسەکە ئەگەر کێشە نییە لەگەر یاریەکانی پلەیستێشنی ئەگەر لە بۆ کڕینیش دەیکڕی بەقوەتی دێتن وەن ئێس ئەگە پرسیارتان نەمایە دەبێتم کۆتایی بە لایڤەکەی بینم ئەگەر پرسیارێک شتێکتان هەیە ئێستا بینووسن دیارە کۆتایی پێهات پرسیارەکان دەمەوێت لێرە کۆتایی بە لایڤەکەی بینم خۆشحاڵمەوە کە لەگەرتان لێرانە کۆبووینەوە لەگەر گەیمەرە خۆشەویستەکان ئەو پرسیارانمان وەڵام داوە بە پێی توانە کە ئەوی دەتوانەمەداوێ کردمان بەروە ئەگەر هەر هەڵەیەک و یان کێشەیەکمان هەبووە بوومان بورن دا لایڤەشکە کاتەشکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ کاکە شەهرام پرسیارێکە کردی ئەیمامە گەیم پاس ئەبێ دیاریەکان بنێرێت داگرین لام دیار نییە ئەمامە گەیم پاس دەبێت دیاریەکان بە ئینتەرنێت داگرین بەڵێ دیاریەکان بە ئینتەرنێت دەتوانین داگرین زوو لای بکەوە بۆ پرسیار وەڵام ئینشاڵڵا بە پێی توانە هەوڵ دەدەم زوو لایڤتان لە بۆ بکەمەوە لە بۆ پرسیار وەڵامەکانتان خۆشحاڵمەوە کە لەگەڵتان کۆبوومەوە لە کێشە و هەڵەکانمان ببورن گەر دڵی هەر کەسێکم شکاند دەبێتن عەفومان کەن ئینشاڵڵا بەردەوام دەبین و کاتێکی خۆش بەخواتان سپێرم